بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ سلااوان کاتتان باش. خۆشەویستانە ئەمڕۆ 16 ئازار ڕۆژی دانیشتجووە. بۆ ئەمە بەستە داوامان لە هاوڕۆ بێهرەنگ زەندی هەڵسوراوی چەپ و کۆمونیست و هەروەها دانیشتجووی دەیەی هەشتای هەتاوی لە ئێران کردووە کە لەم بەرنمەیەدا لەگەڵمان بێت. هاوڕە بێهرەنگ بەخێر بێن بۆ ئەم بەرنمەیە و سەرتا پێم باشە بزانم ئێوە وەکو هەڵسوراوێکی دانیشتجووی کە ساڵەکانی دەیەی هەشتای هەتاوی خۆتان لە نزیکەوە بەشداری خەباتی خوێندکاران بوون. خەباتی خوێندکاران لە ئێران چۆن پێناسە و چۆنی معرفی ئەکەن؟ بە حاڵەگەر ئێمە خەبات خوێندکاران لە دۆرانی جمهوری ئیسلامیە لە نەزەرا بگرین تەحوڵات و تاریخگەلێ متفاوتی تێکردگا، یعنی لە مەقتەعێ شۆڕش ساڵ 57 تا ئەو سەرکوبگەرە کە لە ساڵی 6 بە وجودات دەورەیەکە کە بیشتر مەحەلی جەولانی ئەحزاب و سازمانگەلێ سیاسیە لە دانیشگاوە، عومدەتەن ئەحزاب و سازمانگەلێ سیاسی و چەپ و کۆمونیست کە بەشی عومدەی لە نیروگەل خۆیان لە تەریقی دانیشگا و بە ئیسلاح جەزبە کرد. دوای سەرکوبگە لە دەهەیە 60 ئەم تەحوڵاتە تاریخیە بە نوعی ئەگۆڕگەیەوە ئینقلابە فەرهەنگی لە دانیشگا بۆ وجود تێ دانیشگاگەل بە ماوەی 2 ساڵ تاتێڵە بێ و دۆرە جەدیدێک کە دانیشتوگەل خەریکن جەز بە دانیشگاون عمومەن فیلتەرینگێک سفت و سەختیان دانیا و فرێک لە دانیشتوگەل حتا شانسەوەیانێنەوە کە تەحسیل بکەن. لە دەهەی هەفتە بەشی لە بەم فەزای سەرکوبە و کە نەتیجەی دەهەی 60 بە وجود تێ و لە غیابێ سازمانگەل و ئەحزابە سیاسیە مەحەلە جۆلانێ تەشەکولگەلی دەوڵەتی بە وجود تێ کە بە نوعی ئەنجومەنگەل ئیسلامی دەفتەر تەحکیمە وەحدەت نمونەی بارز ئەم داستانە و ئەم تەحوڵاتە لە دەهەی هەشتا کە بەسڵح دەورەی شکستێ ئیسلاحاتە موجب بە نوعی لە پاسخ بەم مەسئلە و عروجی دووبارەی جنبشە چاپی لە دانیشگا دانیشتوگەل ئازادیخواو دانیشتویان ئازادیخواو بەرابەری تەواو شکلگن کە خۆم فعالێ ئەو جنبشە بووم و لە دانیشگای مازندەرانە لە بەسڵاحم تەشەکولە بەشێک لە تەشەکل دانیشتویان ئازادیخواو بەرابەری تەڵەبێران لە تەکەوت تەشەکولە فعالیەتێک کرد و خۆ بەرحاڵ ئەم جنبشیشە سەرکوب بەوێ ئەم تەشەکلیشە سەرکوب بەوێ لە دەهەی هەشتا بە دەستگیری فرێک لە ئازای و لە دەهەی نەوە تەحوڵاتێک تر تەیەکا کە خۆ بەرحاڵ من معتەقدم تەحوڵاتێک لە جامعە لە جنبشی کاریگەریە لە جنبش نانە بە وجود تێ بە نوعی پێشڕۆتر لە دانیشگا حرەکەتەکە هەمیشە داستان بەرەوە بوو کە بەشی عومدەیەک لە سازمانگەل و ئەحزاب سیاسی نیروگەل خۆیان لە جنبشگەل دانیشتوویە گر و جنبش دانیشتووی ئەو بوو کە خەت و تەوری و فکر سیاسیەدا بە جامعە وەلێ خۆب ئەم دەورەی ڕەخوەت سیاسی ئەم دەورەی سکوونە سیاسیە ئێمە لە دەهەینەوەی شاهدین و ئەگەر اتفاقێک لە جامعە کەفێ یا لە ئەتان بژن لە دانیشگا کەفێ تحت تاثیرەوە اتفاقەسەکە لە جامعە کەفێ یعنی ئەوە نییە کە خۆ دانیشگا پێشڕۆ یا مبتەکرەوە حرەکەتە بێت. زۆر باش کاک بێهرەنگ کۆماری ئیسلامی بەردەوام زۆر حساس بووە بە نسبەت خوێندکاران و هەمیشە هەوڵی داوە کە خەبات و ناڕزایەتیەکانیان سەرکوت بکات. ئەم ترسە لە چی سەرچاوە دەگرێت لە چیەوە دێت ئەم ترسە؟ خب خود به نظر من کۆماری ئیسلامی تأثیر مهم دانشگاه و قدرت دانشگاه بینه لە مەقتەعی ساڵ 57 چهرەیەک اجتماعی کە لە خۆمینی نیشانە درگێت بە عنوانێک چهرەیەک شەهری و بە عنوان چهرەیە کە خۆ بەرحاڵ بە بەعزیا قاعدە مدرنیتە بە ئیسلاح باوەڕی هەست کە خۆ بە زاهر و بەدرۆ بەغەڵەت لە تەرەفێ فعالگەلی دانیشتوویی و ئەدرگێ پێکێ خۆ بەرحاڵ نمونەی ئەوێتەوەڵین ڕای جمهورە تاریخ جمهوری ئیسلامی ئەبولحەسەن بەنی سەدر ئیبراهیمی یەزدی سادەق قوتبزادە خۆدە بازرگان فرێک لەمانە مەجموعان بسڵاح ئەو نیرویە فکریەنا کە لە دانیشگا و شکڵەگرن و ئەهەمیەتە دانیشگا لە ساڵ 58 داوینی سیانزەی ئاوان 58 کە بە ئیسلاحی یان دانیشتووگە لە پەیڕۆخەتە ئیمام تێن سفارەتە ئەمریکا بە ئیسلاحی شخاڵەکەن. خودت جمهوری ئیسلامی وەختێک کە تێ ئەوە گەرەکی جامعە سەرکوب بکە بەلەوە کە
دەست بە سەرکوب بە جامعەباتێ لە دانیشگا و شوڕیەکە کە نمونەی لە بینە ساڵە 1950 تا 6 سا بینین و بە نەزەر من باتەوە جۆ بەوە کە خودە حاکمیت تەنەی گرەی خوارگە بە جنبش دانیشتووی لە بەدڤ شکلگیریە و خۆی ئەزانێت کە نەخش فکری و عملی ئەم جنبشە چەست بەڕاستی هەراسی است و بەڕاستی ترسی است و ئەزانێت کە ئەتانێت تەئسیراتی عمیق دانێ وەتانێت ئەگەر پەیوەند بخوا بە جنبشکەلێتر ئەتانێم تەسیراتی فرامیختر و بەسڵا ڕادیکالتر بێت بەم بوونەوە هاوسە کە بە هیچ وەخت نەرمش نیشاننا جمهوری ئیسلامی مقابل جنبش دانیشتووی کە مەردمیە ڕادیکاڵە و هیچ تەردیدێ بەخۆی ڕێ ناکە سەرکوبی بکە. هاوڕێ بهرەنگ بەردەوام خوێندکاران لە ناڕزایەتی و ئەترازەکانیاندا شعاری هاوپشتی لەگەڵ بزوتنەوە کرێکاری و ژنان و باقی جۆمبێشەکانی دیکەیان گرتووە. پێ وایە دەور و نەخشی ئەم پشتیوانی و هاوچارە نووسیە چەندە مهمە چەندە کارسازە؟ قەتعاً مهمە لەو بابەتە مهمە کە بووینە نێمە تاسیراتی لە دەهەی هەشتا ئەوێنین کە وەختی جنبشی کاریگەری و جنبش دانیشتووی تێن پەیوەندگەلێک بەیەکەوە خۆن وەختی کە مەسایلە بەرابەریە جنسیەتی تێت لە مەجەلاتە دانیشتوویە بەحسە کردێ و ئێمە بینین تەسیراتی هەم بەرگرفتە لە جنبشکە لە ژنانە و اتفاقاتێکە لە جامعاکەفێ و هەم بە نوعی جنبشی دانیشتووی مبتەکرە و تێ بەسڵاح تێوری دروستەکە و تێ ئەدەبیات دروستەکە یا ئەو ئیمکانە کە لە بەتنێ فعالیەتی هەسی بەسڵاح نیروی فکری جەدید تربیەتەکە بۆ جنبشکەلێتر بەم بوونەوەەوە پەیوەندە جنبشکە لە اجتماعی بزوتنەوەی کاریگەری بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی دانیشتووی ئەمانە بەیەکەوە بە نەزەر نەتانە نیرویک عەزیم اجتماعی دروست کرد وەلی لە حاڵە حازرا ئەم پەیوەندە ڕقم ناخوا بە دەلایلێک ساختاری کە موجودە یعنی عدم وجود تشکلگەلی دانیشتووی وەختی کە ئێمە لە مورد بزوتنەوەی کرێکاری و قساکەین سەریع ڕینە سوراغ مەسئلەی تەشەکل تین بە مەجمع عمومی بە شۆرا بە سەندیکا بە هەر شێتر ئەنازەگیریەکەی و تەبلیغی بۆکەن بە ئیسلاح سۆسیالیستکە لە جامعەکە ڕێحەل ها لەناو تەشەکلە لە دانیشگا متاسفانەم غایبە و بە نوعێ تەنیا تەجروبە گەلێک کە موفق بووگن وەتانی یانە تەسیر دانن جیا لەوە کە عاقبەتەوە تشەکلەوە سازمانە چێ پێات کە چۆن سەرکوب بووگە و خۆ بەرحاڵم داستانە ئێمە ئاشناین لە بەتنە تاریخە جمهوری ئیسلامیە بەسڵاح بە نەزەر من جریاناتی بووگن کە تانیگیانە جدی لە مورد مەسەلەی دانیشگا و کار بکەن و بەسڵاح نیروی فکری بۆی دروستکەن لەم بارەوە پەیوەندێ دانیشگا و پەیوەندێ جنبشکەلێتر لە وەختێکا معنیەوێت کە بێمە بتانین بە تەشەکل لە نازەگیری بکەین هەم لە ساڵە بینە 1950 هەم لە دەهەی هەشتا اتفاقاکەفێ وەلی لە دەهەگەلێک کات دەورەی سکوونەوە دەورەی ڕۆکوودا متاسفانە ئێمە ناتوانین مترومەیاری دانیمتانین دانیشگا و جنبشکە لێ نازە بگرین لە مورد جنبشکە لە مستەقلەوە چۆن ئەچێتە ناو قاڵە بە ئەفراد و ئەچێتە ناو قاڵ بە مەحافڵ لە بارەی سایر جریاناتە سیاسی و حتا جریاناتە پرۆحکوومەتی حتا جریاناتە ڕاست باسم مەسئلەی تەشەکل جێ خۆی پیاکە چون لە تاریخ و تەشەکلەوە هەستکە بە ئیسلاح پەیوەند دەخوات تەک سایر جنبشکە لە اجتماعیە بە بڕوای ئێوە خوێندکاران و دانیشتوویان لە ئێران لە کاتی ئێستادا لەم هەلو مەرجەدا چه ئەرک و چه وەزیفەیەکیان هەیە چه ئەرکێکیان لەسەر شانە من ئەلبەت هەرچەند کایسە خۆشم دانیشتوم تەحسیڵەکەم وەلی خۆب ئەگەر لە موردێ مۆزای دانیشتوگە لە ئێران و قساکەین قەتعاً منی مەوجایگا هەکە ڕاهنمودێ بەم یا بێژم چون فعالگەلێکە هانە ناو ئەو بەتنات خاسترەتانن تەشخیص بن چون لە دەرگیرە و مکانیزمە دەرگیرە و فەزانە دەرگیرە و مەباحثنە وەلی لە موردێ انتقاد تەجروبەگە لە تاریخی و من فکرەکەم کە شتێکە من مطمئنم کە ئەش لە نەزەرا بگیرگی ئەوەسەکە بە تەجارب تاریخیە جنبشکە لە قبلی خۆی بتانێ پەیوەند خوا و بتانێ بە ئیسلاح دەرسیان لێ بگری شتێکە لە دەورەگەلێ متمادیە تاریخی لە ئێرانە بە وجوداتکە وەسەکە انقطاعگە لە تاریخی مختلفێ لە بینێ ئەوەکە بتانێ تەجارب جنبشکە بە دروست منتقل کا بە جنبش بعدی بە وجوداتکە چه لە موردەوە کە بە نەزەر من
دروستە جنبشی دانیشتووی دەهەیە هەشتاد ڕنگ و بۆی سوسیالیستیەک دێ وەێ باسم تەجروبەی نەسڵە قبلی لە دەهەیە شخص بە دلیل ئەو سەرکوب بۆ ئەدامگەلا ناتانێت بە دروستی منتەقل بێت بە نەسڵە بەعدی خۆی لە مورد دەهەیە هەشتا و ئەواخر دەهەیەشتا کە نزیکە ئەواخرە داهشتا کە جریانە دانیشتووکە ئازادی خەڵ بەڕێوەبەری تەڵەب سەرکوبەیە بازەم تەجروبە منقەتعە وێ وابینین کە دەورەی سکوونە ئەوەڵیەکمان نەس لە دەهینەوەدا لە دانیشگاوە بعد لە ئاواسێتە دەهینەوە بەرەو ئەولا ئەوینین کە خۆب متاسفانە بازم ناتانێت ئەو پەیوەندە بخواتەک تەجروبەگە لە تاریخیە بە نظر منم تەجروبەگەل تاریخیە تانێ ئەبزاری خاصی بێ بۆەوەکە بێسلاح اشتباهگەلی گذشته تکرار نەبێتەوە ئەوڵین دەرسێکە لە تاریخە گیرگێ ولی فەراتر لەوە بە نظر من تەجروبەگەلی مهمە سازماندەهی لە شرایطەوە کە عامڵی سەرکوب و عامڵێ دادەی سەرکوب هەمیشە دادەی کەمیشگی تاریخی بووە لە تاریخی ئێرانە جیادە جمهوری ئیسلامی و حکوومەت پالەوی ئەمە مشتەرەکە و بە نظر من تاکتیکەلێکە سازمانگەلی دانیشتووی چه لە دۆرەی پالەویە چه دۆرەی جمهوری ئیسلامیە لە مبارزەی تەکستبدادا بەکاریانەوەن ئەتانێ بە فرە ڕاهکۆشابێ بۆ تەشەکلگەلی جدید و جریاناتی جدید کە لە دانیشگا شکڵەکرێن زۆر باشە هاوڕێ بێهرەگ من پرسیارێکم نەماوە ئەگەر لە کۆتاییدا بە بۆنەی 16 ئازار ڕۆژی دانەجوو پەیامێک وتەیەکتان هەیە فەرمون من معتقدم ئیسە بەخصوص لە مورد جریانات دانیشتووی کە خەریکن تازگی شکڵەگرن من فکرەکەمەوە کە ئیرادە عمدەی کە لە جنبشی دانیشتووی ئێرانە وجودی هەست جیا لە چەپ و ڕاست نگاهێکە مرکزگەراکە هەسیان بە نظر من لە مورد مناطقی کە تحت ستەمە ملین جنبشی دانیشتووی کەمکاری کردگە نەیتانیگە پەیوەند خوا دروست تەک خاستەگەری مطالبات ملی لە مناطق مختلفە و یەکی لە زعفکە لە عمدەی جنبشی دانیشتووی لە حاڵ حازرا بە نظر من ئەگەر ئەم پەیوەندە بەرقەرار بکرێ لە کنار مبارزەی تەبەقاتی و بە نظر من دەتوانێت تەحوڵاتی چەشمگیرێ لە حوزەی جنبش دانیشتوویە سوورەت بگرێت زۆر زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێ بێهرەنگ زەندی کە لەم لێکدانەوەیدا لەگەڵمان بوویت بینەرانی خۆشەویست بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆژمان پێشکەشکردن کە قسە و باسێک بوو بە بۆنەی 16 ئاسەر ڕۆژی دانیشتجوو لەگەڵ هاوڕێ بێهرەنگ زەندی هەڵسوڕاوی سیاسی چەپ و کۆمونیست کە لە ئامریکاوە لەگەڵمان بوو هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویستان بوو بێت سەرنجان ڕادەکەشم بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە